تۆقینی تورکیا لاگەری سەرهەڵدانی قەوارەیەکی کوردی لە ئێران ناڕەوێتەوە. مەیدیای تورکیا نیگەرانی قوڵی ئەردۆغان لە بەرەو پێشچوونەکان ئاشکرا دەکات. ڕۆژنامەی تورکیا گەزەتەسی نزیک لە حکوومەتی ئەنقەرە راپۆرتێکی هەستیاری بڵاو کردەوە، پەردا لەسەر ترس و نیگەرانیە قوڵەکانی ئەنقەرە لا دەدات سەبارەت بە بەهێزبوونی پێگەی کورد لە ئێران. بەپێی راپۆرتەکە تورکیا لە ڕێگەی فشارە دیبلۆماسی و ئەمنیەکانەوە ڕێگری لە پلانێکی ئیسرائیل کردووە بۆ پرچەکردن و ڕێخستنی 10,000 شەرڤانی ساربە پارتی ژیانی ئازادی کوردستان پژار وەک هێزێکی زەمینی لە دژی کۆماری ئیسلامی ئێران. ئەنقەرە ئەم هەوڵەی تەلەبیب و واشنتۆن وەک هەڕەشەیەکی مێژووی بۆ سەراسایشی نەتەوەی خۆی دەبینێت. سەرچاوە تورکیەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕەجەب تەیب ئەردۆغان لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ دۆناڵد ترامپ هۆشداری توندی داوەتە ئەمریکا و جەختی لە پاراستنی یەک پارچەی خاکی ئێران کردوتەوە. تورکیا دەترسێت کە هەر جۆرە گۆڕانکاریەک لە پێگەی کوردانی ئێرانیان دروستبوونی هەرێمێکی فیدراڵی کوردی لە وڵاتەدا ببێتە هۆی دروستبوونی سێمین قەوارەی کوردی لە ناوچەکەدا دوای باشوور و ڕۆژاوای کوردستان. بۆ تورکیا دروستبوونی قەوارەیەکی کوردی لە ئێران بەواتای تەواوبوونی گەماروی کوردی دێت لەسەر سنوورەکانی. هەر بۆیە بەپێی ڕۆژنامە تورکیەکە ئەنقەرە هەڕەشەی ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی هاوشێوەی سووریای کردووە. فشاری خستۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ڕێگریکردن لەو پلانە. ئەگەرچی سەرچاوە میدیایەکانی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باز لەوە دەکەن کە لایەنە کوردیەکان خۆیان بۆ پاراستنی گیانی مەدەنیەکان نادڵنیاییان لە جدیەتی ئەمریکا دوورە پەرێز بوونە، بەڵام شێوازی ڕووماڵی میدیاکانی تورکیا و جەختکردنەوە لەسەر تێکشکاندنی پلانی ئیسرائیل دەری دەخات کە ئەنقەرە تا چ ڕادەیەک لە فیدراڵیزمی کوردی لە ئێران تۆقیوە.